بارزان هەر سابارەت بە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و مەڵبەندەکان و سەرکردایەتیەکانی کۆمەڵی ئیسلامی لە شارەکانی هەرێمی کوردستان دەسمەسۆران ئازاد پامنێری پەیام وەردەگرم لەوەیە کاک ئازاد سڵاوتان لەبێت. هەڵوێستی قیادەی کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکەدا سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکان چییە؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە دوێنێ دوایەوەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چوو، دوای لەوە کاتژمێر 6ەوە ئەنجامەکان فەرز کران. دیارە ئەنجامەکان گۆڕانکاریەکی زۆری تێدا کراوە و بەپێی کەوا ئێمە لە دەستگای هەڵبژاردنی کۆمەڵی ئیسلامی لە کارژێڕی هەڵبژاردن دەستمان کەوتووە. ئەوان باس لەوەکەن کەوا دەنجی حەقیقی کۆمەڵی ئیسلامی نین لەو سنوورە، بە حکمەوەی کۆمەڵی ئیسلامی لەو دەبەرە دەنگێکی زۆری هەیە و هاوڵاتیانێکی زۆر هەن دەنگ بە کۆمەڵی ئیسلامی ئەدەن. هەڵبژاردنەکانی ڕابردوو سەلمێنەری ئەوەن کەوا کۆمەڵی ئیسلامی پێگە و جەماوەری لە سنووری قەزای سۆران گەلێک زۆرە. بۆیە بەپێی ئەو دەنگانەی کەوا دەست ئەوان کەوتون، ئەوان ئەڵێن دەنگەکانی ئێمە وەکو خۆی نەهاوتنەوە لە کاتێک ئەوان چاوەڕێی ئەویانە کردکەوا دەنجی کۆمەڵی ئیسلامی بەپێی ئەو هەڵوێستانەی کەوا کۆمەڵ لە ڕابردوودا هەیوە لەو سنوورە دەنجیان زیاد بکات، چونکە ئەو کاتێک کە کۆمەڵی ئیسلامی لە بانگەشەدا بوو خەڵکانێکی زۆر پەیوەندیان بە کۆمەڵە کرد و بەڵێنیەوەیان بە کۆمەڵی ئیسلامیدا بووکەوە دەنگ بە کۆمەڵ بدەن. بۆیە سەختاکاریکردن لەلایەن دەسەڵاتەوە لە ئامێرەکانی دەنگدان وای کردووەکەوە لەم سنوورەش دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی وەکو خۆی نەیەتەوە. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا مسلیمم لەگەڵە بێتن. مامۆستا مسلیم ئەگەر بێیتە ئێرانە سڵاوت لێ بێتن، ڕاو بۆ چوونی ئێوە بەگشتی لەسەر هەڵبژاردنەکانی دوێنێ چیە؟ بەلای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرانی پەیام. دەستخۆشیم بۆ ئێوە کە وەکو تیمی پەیام لە تۆڕی میدیای کۆمەڵ شەون خونی زۆرتان کرد، دەستان خۆش بێت. وەسڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست لە هەرێمی کوردستان بەتابەت سنووری مەڵبەندەکەمان. وەسڵاو ڕێزیشم هەیە بۆ سەرجەم ئەندام و دۆستان و دەنگدەران و لایەنگرانمان. من لێرە وەسپاسی هەمیان دەکەم کە لەو ماوەی ڕابردوو لە حەملەی بانگەشەی هەڵبژاردندا شەون خونی زۆریان کردمان و بوونی زۆریان کرد. من لێرە وەسپاسی هەمیان دەکەم سەرجەم ئۆرگانەکان لە خوشکان و لە برایان. بەڵێ دیارە دوێنێ لە کە پرۆسی دەنگدان تەواو بوو، ئەنجام بەرەکان کە ڕاگەیاندران ئێستەوەی کە ئێستا ئەیبینین بەڕاستی هەر لە ئەوڵەوە تا ئاخیر هەموو جێگەی گومان و جێگەی تێبینیە. بە پێی زانیاریەکانی ئێمە ئەو نسبەیە کە ئێستا دەرکەوتیە لە ئەو دەنگانی کە زیاد کراونەتەوە لای ئێمە دیارە جێگەی تێبینین لە سەرجەم ناوەندەکان، لە سەرجەم بنکەکان ئەو دەنگانی کە کۆمەڵی ئیسلامی تەوەقوع کرد کە چاوەڕێی ئەکرد بە پێی زانیاری ئێمە بەڕاستی زۆر لەوە لە خوارترن. ئەمە پێمان ئەڵێ بەڕاستی کە دەستوەدانێکی زۆر هەیە لە دەنگەکان، دەستکاری زۆریان کردووە، پەنیان بردووە بۆ تەزویر بە چەندین جۆرا و جۆر تەزویریان کردیە. ئێمە بەڵگەی ڕوون و دیار زەقمان لە بەردەستدایە لە وێزگەکان کە بۆمان هاتیتەوە لەیان بریکارەکانی ئێمە لەلایەن هەندێک فەرمانبەری کۆمیسیۆنەوە. بەڕاستی دەستکارێکی زۆر بە دەنگەکانەوە کرایە. ئەمە جێگەی شەرمەزاریە بۆ هەر لایەنێک، بۆ هەر جێتێک کە دەستکاری ئەو دەنگانێک کردیە کە ئەبێت دەنجی هاوڵاتی ڕێزی لێبژیدێت. هاوڵاتیوەکو خۆی کە دەنجی داوە کە شەونخۆنی کردووە کە دەیەوێت بەرهەمی ڕاستەقینەی خۆی ببینێت. ئەمە جێگەی داخە ئێمە بەڕاستی هەردوێنێ شەویش لەگەڵ برایانمان لە یەکگرتووی ئیسلامی و لە زوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی کۆنگرەی ڕۆژنامەییمان سازدا ناڕزای خۆمان دەربڕی وەگلەیمان هەیە لە حتا لە خودی کۆمیسیۆنیش لە سنووری قەزای سۆران و دەوروبەری کە دەستکارێکی زۆر کراوە لە دەنگەکاندا. ئێمە بەڕاستی بەو نەتیجەیە رازینین و داوا ئەکەین کە هەڵبژاردنێکی تر بە زووترین کات بکرێتەوە، یاخود ئەو دەنگانێک کە دراون لەناو سندوقەکانە جارێکی تر بەدەست ئەژماریان لەو بکرێتەوە، بەڵکو دەنجی ڕاستەقینەی خۆمان بدۆزینەوە. چونکە ئێمە لە هەندێک بنکێ تەماشامان کردێت کە دەنگدەری ئێمە تێدا بۆ بەڕاستی هیچ دەنگ نهاتەوە و لە هەندێک شوێنیش کە بەدەست زیاد کراوەتەوە ئەو نەتیجەی کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دەرچووە ئەوەی کە لای ئێمە لای بریکارەکانەوە کە بەدەست زیاد کراوەتەوە ئەمە شتێکی تر بووە. بەڵێ ئێوە چۆن دڵنیایەدەن بە هاوڵاتیان بە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی کە کۆمەڵی ئیسلامی بەردەوام لە بەرەی شەقامدا بۆ داکۆچی لە مافی هاوڵاتیان کرد لە ئێستاشدا چۆن دڵنیاییان پێدەن کەوا بەرگری لە دەنگەکانیانەکەن و ئومێدێکی تریان پێبەخشن؟ بەڵێ من لێرەوە داکەین سوپاسان ئەەکەم بە هەموو هەواداران ئەڵێن دەنگدەرانمان ئەڵێن دۆستان و ئەندامانمان با بێهیوان نەبن، بێئەمەل نەبن. ئێمە بە شێوەیەکی ئاوا ئاسان دەستبەرداری نابین. ئەو دەنگانەی کە بە کۆمەڵی ئیسلامی دراون کە لای ئێمە جێگەی تەقدیرن، جێگەی سوپاس و ڕێزن،
دەنجی ڕاستەقینن بەڕاستی هەموو ڕێکارێکی یاسایی ئەگرینە بەر بۆ گەڕانەوەی ئەو دەنگە حەقانەی کە بە کۆمەڵی ئیسلامی درراوە جا هەموو دەرگایەکمان لە بەردەم کراوەیە بەر شێوازێک کە هەر شێوازێک بە هەر زۆرێک ئاو لە دوو بێڵمان بێت ئێمە دوویدا ئەڕوین لە هەموو شوێنە فەرمیەکان ئەدەین بۆی بتوانین دەنجی ڕاستەقینەی خۆمان بدۆزینەوە و هیوایەک بگەڕینەوە بۆ کەسانی کە دەنجیان بە ئێمەدایە بەرنامەمان هەیە و تا کۆتا مەرحلەش لەگەڵی ئەڕوین بەڕاستی دەستبەرداری نابین چکە ئەو دەنگانە دەنجی ڕەسەنن دەنجی فەقیر و هەژارن دەنجی بوێرن دەنجی کەسانی دلێرن کەسانێکن کە خەمخۆری ئەم وڵاتن خەمخۆری ئەم خاکەن خەمخۆری ئەم نیشتیمانن خەمخۆری ئەو میلەتەن ئێمە هەتا کۆتا هەناسا لە دوی ئەڕۆین تا کۆتا هەڵوێستمان بە دوویدا ئەڕۆین وازیدانین تا ئەگەینە حەقیقەتی و ڕاستەقینەی دەنگەکانمان ئێوە لەگەڵ لایەنەکانی تر لەم سنوورە چ ڕێکارێکە گرنە بەر لە داهاتوودا بۆی بەرگری لە دەنگەکانی هەوڵاتیان ئێمە ئەو چوار لایەنێک و کۆمەڵی ئیسلامی گرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی ئەو پەڕی هەمە هەنجیمان هەیە شەوی ڕابردوو کۆبوونەوەشی یەک سەعاتیمان هەبوو بێکەوە دانیشتین بە تایبەت لە ئەو سنوورەی کە لێرە هەیە لەوانێ لێرە لە بەشازێکی جیاوازتر لە شوێنەکانی تر کە ساختەکاری کرابیت بە بەڵگەشت لامان هەیە هەمووی پارێزدا و لەن ژووری هەڵبژاردنەوە هەمە هەنجی تەواومان هەیە و بەیەکەوەش بەرنامەمان دەبیت بۆ زیاتر بە دوواداچوون لە چۆنەتی ساختەکردن لەو دەنگانێک کە لە سنوورێکی قەزای سوان دەوروبەری کراوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندیاکی سۆران و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەڵێ کارزانم نەگەڕێمەوە لای تر سپاس بۆ تۆ ئازاد لە سۆرانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ میوانەکەشت